بەیاننامەی ناڕەزایەتی سەکۆی دژی داگیرکاری سەبارەت بە بۆردومانی دوێنێ دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچەی پەرخا لە زاخۆ. بەڕێزان، ئەوە دیسان دەوڵەتی تورکیا بەبەرچاوی هەمووانەوە بە پاسایی بێمنەما بۆردومانی ناوچەی گەشتیاری پەرخە لە زاخۆ دەکات و کە بەهۆیەوە 9 هاوڵاتی شەهید بوون و 29 تریش بریندار بوون کە زۆرینیان ژن و منداڵن. ئەمە ئەو ڕاستێ دووپات دەکاتەوە. ئەم ڕژێمە هیچ پێوەرێکی ویژدانی و ئاینی و ئەخلاقی نییە و هەرگیز گوێبەوە نادات کە چێن ئەوانەی دەبنە قوربانی و لە چی دەدات. کوردستان و کوردی لێبۆتە مۆتەکە و دێوەزمە، مرۆڤی سڤیل و دار و درەخت دەکوژێ و دەسووتێنێ، مەڕ و ماڵاتی خەڵک دەکوژێ و بەهۆیەوە خەڵک لە کار و کاسبی خۆی دەبێ. هەموو غێرە تورکێکی لێبۆتە دوژمن. هەموو دەزانن کە تورکیا لە کۆبوونەوە سێقۆڵەکەی نێوان رووسیا و ئێران و تورکیا بەدەستی بەتاڵ هاتە دەرەوە و خۆی بە شکست خواردوو دەبینێت. هاوکات ئەردۆغان و حیزبەکەی لە ناوخۆی تورکیادا لە پاشەکشە و دۆڕانی حتمیدان لە بەرامبەر وڵاتانی جیهان و ناتۆش ڕووی قسەکردنی نییە و هەموو جارێک ئەوانیشی شەرمەزار کردووە بە هۆکاری بەکارهێنانی چەکی قەدەغەکرا و کردەوە نادیموکراسی نائینسانیەکانی. بۆیە ئێستا دەوێت بەم کار و کردەوانە شکستەکانی داپۆشێت و بێتەوە مایە. بێگومان ئەم کار و کردەوانە لێدانە لە شکۆی حکومەتی عێراق و هەرێمی کوردستانی و حساب نەکردنە بۆ پەیوەندی دراوسەیەتی و عورفی نێودەوڵەتی و لە بەردەم چاوی جیهان پێی هەستاوە. بۆیە ئێمە لێرەوە وەکو سەکۆی دژی داگیرکاری داوا دەکەین لە حکومەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ بانگهێشکردنی سەفیر و قونسڵی تورکیا لە بەغدا و هەولێر و بە توندی ئیدانەی ئەم کار و کردەوانە بکرێت و تورکیا بەڕەسمی داوای لێبردن بکات و قەرەبووی قوربانیان بکاتەوە و بەڵێنی ئەوەش بدات سوپاکەی لە خاچی هەرێم بێتە دەرەوە و کاری لەم جۆرەش دووبارە نەکاتەوە. داوا لە نەتۆیە گرتوەکان و ئەمریکا و ناتۆ بەگشتی و دەوڵەتانی زلهێز و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کە بێدەنگ نەبن لەو ناحەقیانەی تورکیا دەیکات بەرامبەر بەگەلەکەمان کە بەردەوام ناکۆکن لەگەڵ پرینسیپە نێودەوڵەتیەکان و جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ. هاوکات پشتیوانی خۆمان بۆ ناڕەزایەتیەکانی هاوڵاتیانی باشوور و ناوەڕاستی عێراق دەردەبرین بە تایبەت لە بەغدا و نەجەف لە ئیدانەکردنیان بۆ کارە ناڕەوەکانی تورکیا و لە ناو خاچی عێراق و هەرێم. سەری ڕێز و نەوازش بۆ شەیدەکان دانەدەنوێنین و هیوای زووچاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازین. سەکۆی دژی داگیرکاری 21 حوتی 2022. خێراتن سەرچاو. ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەندەژ وەکو ئەندامی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی عێراق هەمیشە تاکیدمان لەسەرەوە کردووەتەوە کە ئەم جۆرەشتانە بە بەیان و بە ئیدانەکردن نەچارەسەرە بێنە کۆتایی دێ. ئەما کێشەیەکی ئەمنی ئاڵۆزە پێویستی بە چارەسەر هەیە. ئێمە کارمەند بە ناوخۆی سیاسەتی تورکیا و ئەردۆگان و غەیری ئەوەوە نییە. ئەوە بابەتێکە تایبەتە بە وڵاتێکی تر پەیوەندی بە ئێمەوە نییە. ئەوەی ئێمە بەلامانەوە گرنگە پارێزگاریە لە سەروەری خاکی کوردستان و عێراق بە شێوازێکی گشتی و دووبارە نەبوونەوەی ئەم تاوانانەی کە تاوانی جەنگن و تاوانی دژە مرۆڤایەتین بە پێی یاسای نێودەوڵەتی. و سەروەری عێراق ئەرکێکە بە دەرەجەی 1 لە ژێردەستی حکوومەتی عێراقایە. بۆیە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامیش ئیدانەی ئەم کارەمان کردووە بە مەترسیداری سەیرەکەین و هەمیشەش بەم شێوەوە بۆ هەڵوێستمان. ئێستاش هەڵوێستی ئێمە ئەوەیە بەڕاستی دوور لە هەر جۆرە خۆنواندن و شەڕەجنێوێک ئێمە پێویستمان بە چارەسەرێکی حەقیقی هەیە بۆ کێشەیەکی حەقیقی. ئەم چارەسەرە بە کۆبوونەوەیەکی داوامان کردو کۆبوونەوەیەکی هاوبەش بکرێت لە نێوان ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو سەرۆکی هێزە شەکدارەکانی عێراق و وەزارەتی دەرەوەی عێراق و پەرلەمان بۆ دۆزینەوەی و ئەمنی وەتەنی و مخابرات بۆ دۆزینەوەی ڕێگە چارەسەرێک بۆ کۆتایی هێنان بەم قەیران و خوێنەی کە بەردەوام تووشی هاوڵاتیانی ئێمە ئەبێ و بە سەدان گوند لەسەر سنوورەکان بوونەتە مەیدانی جەنگ و شەڕێکی ناحەق و بەردەوام ژیانیان خۆیان مەڕووماڵاتیان کشت و کاڵیان لە مەترسیەکی جددیایە. ئەوەی ئێمە بەلای ئێمەوە گرنگە ڕاگررتنی ئەم شەڕە خوێناویەیە و کۆتایی هێنانە و ئەمەش ئەرکێکی گەورە لەسەر دەوڵەتی عێراق دروستەکە کە ئەبێ دەوڵەتێک بێ هەم احترامی التزاماتی دەستوری و قانونی خۆی بگرێ
و هەم خەڵکانی تریژ ناچار بکە کە ڕێز و احترام لە سەروەری خۆی و خاکی و ئاسمانی و خوێنی هاوڵاتیەکانی بگرن. ئەو ناکۆکیانەی نێوان تورکیا و پارتی کرێکارانی کوردستان بە دۆخێک گەیشتووە کە وەڵاسی حتم تەواو نییە لەوە زیاتر ناتوانێت لە ١40 خاکی دوهۆک ئێستا لە ژێردەستی تورکیایە بە شێوەی ئەمنی و سەربازی و زیاتر لە 30 بارەگای هەواڵگری و سەربازی تورکیا لە هەرێمی کوردستان بە جۆرەها چەکەوە سابت کراوە. ڕاستە بە پێی ڕێکەوتنێک لەگەڵ عێراقا ڕێگە دراوە 5 کیلۆمەتر تورکیا داخڵ ببێ بە خاکی عێراق لە ڕێی هەرێمی کوردستانەوە، بەڵام زیاتر لە 30 کیلۆمەتر تورکیا داخڵی خاکی هەرێمی کوردستان بووە و سەدان گوند و ڕەز و باخ چۆڵ کراوە لە خەڵکی خاوەن زەوی و زار و معیشەت و ژیان. خوێنێکە کە شەڕێکە ساڵانێکی زۆرە لە پێش ئەم قەوارەی هەرێمی کوردستانیشەوە تەواجودی پەکەکە لەو شاخانە بوونی هەبووە. چەند جارێک پرۆسەی ئاشتی قۆناغی بڕیەوە، بەڵام بەداخەوە دوجار چەک و شەڕ بۆتەوە بە بەدیلی. ماڵوێرانیەکەشی بەڕاستی بۆ هەمووانە و بەشە زۆرەکەشی بۆ ئێمەیە، چونکەوەی دەسەڵاتی زیاترە و هێز و چەکی زیاتر پێیە، زیانی بۆ بەرامبەر زیاترە. ڕەنگە بووترێ ئەم جارە هاوڵاتی عەرەبەکانی عێراق کە بوون بە قوربانی هەڵوێستەکان تونتر بوون لەلایەن عێراقەوە.